سەبارەت بە جەژنی قوربان پلان و پرۆگرامی خۆمان هەیە لەو چوار ڕۆژەی جەژنی قوربان هەموو ڕۆژێک لە کاتژمێر 6 بەیانی تا 6 ئێوارە بەڕووی هاوڵاتیاندا کراوێ بۆ ماوەی 12 کاتژمێر هەموو کارمەندەکان و قەسابەکانی ژێرە خزمەتی هاوڵاتیاندانا ئێمە ئامادەین هەموو ئاژەڵی هەموو خەڵکێک وەربگرین بە مەبەستی هاندان بڕێک پارە ڕسومات وەردەگیرێ بەڵام لەو چوار ڕۆژەی جەژنی قوربان لەسەر فەرمانی بەڕێز پارێزگار ئەو چوار ڕۆژە و برە ڕسوماتەش وەرناژرێ بەوەی خەڵک هان بدەین بێن ئاژەڵەکانیان لێرە سەر ببڕن کە ئەویش بە تاکی سوودی تەندروستی هەیە سوودی ژینگەیی هەیە هەر هاوڵاتێک بێن تا فەرمانگەکەمان ئێمە ئامادەینە کاری سەربڕین و پارچەکردن و گواستنەوەشی بۆ بکەین بە خۆڕایی تەنها کرێی سەلاخەکە ئەوە عایدی خاوەن قوربانیەکە خۆیەتی ئەوە ڕەبتی بە ئێمەوە نییە خزمەت گوزاریەکانی دیکەی هەموو بەلاشە ئەو هاوڵاتیانی کە لە ماڵەوەش سەری دەبڕن خەڵکەکی زۆر بە مەسەلە عەقیدەیەکە یان هەر مەسەلەیەکی تر لە ماڵەوە سەری دەبڕی ئێمەش ڕێز لە خەڵکەکەی دەگرین بەڕاستی بۆ ئەومە بەسەش خەریکین وەکو پارساڵ و پێرار ساڵ هەرچەندە ئیستیجابەی خەڵکەکەی وەکو پێویست نەبوو خەڵکەکە وەکو پێویست وەڵامی نەدایە بەڕاستی بەڵام لە بەرنامە هەیە تیمی گەڕۆک دروست بکەین تیمە گەڕۆکەکان بەناو کوچە و کۆڵانەکانی شاریش دەتوانن بگەنە هەموو شوێنێکی شاری هەولێر کە دواتر ژمارە تەلەفۆنەکانیان بڵاو دەکەینەوە ئەو خەڵکی کە لە ماڵەوە سەری دەبڕیتن ئێمە ئامادەین بە خۆڕایی بەبێ بەرامبەر پزیشکی ڤێتێرنەریش بۆی ڕەوانە بکەین بۆ ئەوەی پشکنینی تەواوی بۆ بکاتن